ئەو مێژوو نووس و ئەدیبە کورد کێ بوو کە بەهۆی بیر و باوەڕ لە سەردەمی کۆماری کوردستان زیندانی کرا کە یادەوەری تۆمار دەکرد و مێژووی دەنووسیەوە باکی بەوە نەبوو چی چاوەڕوانی دەکا ترسی نەدەناسی و هەر لە سەرەتاوە زۆر فەردانە ڕێگەی گرتبوو هەر ئەمە بوو لە هیچ ئیشێک نەتوانێت زۆر بمێنێتەوە ئەو یاخی بوو یاخی لە هەموو پێناس و کلتورە باوەکان ئەو خاوەنی ئیرادەیەکی بەهێز بوو کە دەهاتە سەر پەیوەندی باوەڕی بە لۆکاڵی و داخراوی پەیوەندی نەبوو ئەو لە خەمی ئەوەدا بوو چیتر کورد لە جزء و بەشێکدا نەمێنێتەوە و لە بیری هاوپەیمانیەتی جیهانی دابێت هەر لێرەوە بوو کە دەیوێت لە هەموو چین و لە هەموو بارێ دۆست پەیدا بکە لە هەموو شارێ بەدەنگی دۆستان سازمانی جیهان و خەبەر بێنە بۆ هەموو کارێ میرزا محەممەد مەنگوڕ ناسرا و بە میرزا مەنگۆڕی لە دەڤەری پشدەر و لە شارۆچکەی قەڵاتزە ساڵی 1910 لە دایک بووە لە حوجرەوە دەستی کردووە بە خوێندن بەڵام درێژەی پێنەدا و دواتر ڕووی کردووەتە خوێندنی فەرمی لە قوتابخانە تا پۆلی 6 سەرەتایی خوێندووە و پاشان دەستبەرداری خوێندن دەبێت ساڵی 1924 ڕوو دەکاتە شاری کۆیە بینینی کۆیە بەم بچووکی و بەو هەموو جوڵەی تێیدا بوو بۆ میرزا مەنگوڕ دەبێتە هۆی دەوڵەمەندی فەرهەنگی پاش ماوەیەک مانەوە لەوێ ڕوو دەکاتە بەغداد و پاشان دەچێتە شارەکانی تر ئەم گۆڕانە بۆ مەنگوڕی پێگاتەی بیرکردنەوەی مەنگوڕی لەسەر زۆر شت گۆڕی چونکە بە فکر و شار و کولتور و فەرهەنگی نوێ کەوت ساڵی 1933 ڕوو دەکاتە شاری سلێمانی و لەوێ نیشتەجێ دەبێت و تێکەڵ بە دنیای فکری و فەرهەنگی ئەو ناوچەیە دەبێت لەسەر لەقەبی مەنگوڕی و ناساندنەکەی توێژەر سدیق ساڵح بەم جۆرە ناساندنی بۆ دەکا و دەڵێت کوڕی ئەحمەدی کوڕی فەقێبراهیمی کوڕی مەلا یوسفە فەقێبراهیمی باپیری لە دەی سوێناسی ناو عەشیرەتی گەورەک نیشتەجێ بووە باوکی بەوەی کێشەی کۆمەڵایەتی دەچێتە ناو عەشیرەتی مەنگوڕ لەسەر سنووری پشدەر و لە گوندی زوودان نیشتەجێ دەبێت و ناوی مەنگوڕیشی لەوێەوە بەسەردا دەبڕێت ناوی میرزاش بەوەی کەسایەتی مەمەند ئاغا پێی دەدرێت چونکە ماوەیەک لای ئەو وەک میرزا کاری کردووە ساڵی 1938 کتێبی هەنگاوێک بۆ سەرکەوتن بە چاپ دەگەێنێت ناوەڕۆکەکەی بۆ ئەو کاتە کایی سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و ئاینی شۆکێکی گەورە بوو چونکە لەوێدا باسی لە مافی ژن و دیموکراسی و نەتەوایەتی و ڕۆڵی زمان دەکات ئەدمۆنس حاکمی ئینگلیس بڕیاری قەدەغەکردنی کتێبەکەی دەدا و پاشان بەهۆی ئەو نووسینەوە دادگایی دەکرێ و بە ماوەی 6 مانگ زیندانی دەکرێت دوای ئازادبوونی لەسەر شێواز و ستایلی ژیان و کارکردنی خۆی بەردەوام دەبێت دواتر ڕوو دەکاتە ڕۆژهەڵاتی نیشتیمان و لە ڕێگەی کەسایەتی حەمە ڕەشیدخانی بانەوە لەوێ دەمێنێتەوە لەگەڵ دروستبوونی کۆماری کوردستان لە شاری سابڵاخ پەیوەندی بە کۆمارەکەەوە دەکا و بەرپرسیارەتی ناوچەی بۆکان وەردەگرێت ڕەخنەکاری میرزا مەنگوڕی کۆماری کوردستانیشی نەبوارد هەر بۆیە بڕیاری گرتن بۆ میرزا مەنگوڕی دەردەچێ و ماوەی 11 ڕۆژ زیندانی دەکرێت و دوای ئازادبوونی دەڵێت زۆر بەلامەوە خۆش بوو زیندانی دەستی دەسەڵاتدارێتی کوردی شمبینی و ئەزمونم کرد ئەو هەموو ناشرینیەی لە سیاست و حیزبدا هەبوو میرزا مەنگوڕی بێتاقەت کرد و بۆیە بەوەنراوە لە ساڵی 1950دا دەڵێت چیم لە ئەحزاب و سیاستدا کە من بێکارە بم چیم لە بازاڕی جیهانیدا کە من بێپارە بم چیم لە بەزم و ڕەزمی خەڵکیدا کە من بێچارە بم چیم لە سەربەستی دراوسێدا کە من ئاوارە بم چیم لە حوشتردا کە من هەرخۆم کەری ئەو بارە بم میرزا مەنگوڕی دوای هەڵگیرساندنی شۆڕشی ئەیلول پەیوەندی بەو شۆڕشەوە دەکات لە ساڵی 1970 و بە پێی هەندێک سەرچاو و ڕیوایەتی تر ساڵی 1972 بە کتێبی گەشتی ئەستێرەی مەریخ کێشەی گەورەی بۆ دروست دەکرێت چونکە مەنگوڕی لەو کتێبەدا خەیاڵی عیلمی و خەیاڵی ئەدەبیانەی خۆی ئاوێتەی یەکتر دەکات ئەمەش بە کاریگەری دەیان کتێبی یۆتۆپیە و کات ئەم کتێبە بووە هۆکارێک مەلاکانی ئەو کات لەسەر سنووری ڕانیە فتوای کافربوونی بۆ دەردەکەن و لە شار دەربەدەر دەبێت و پاشان دەچێتە تەوێڵە مەنگوڕی کاتێ دەزانێت بەخشینی هۆشیاری بە کەسێک کە نەیەوێت هۆشیار ببێتەوە قورس و سەختە و کەسی نەزان شت وەرناگرێ لە هۆنداوەیەکیدا دەڵێت بزمار هەرچەندە پۆڵاش بێ هەرگیز بەردی پێناسمێ
ئەی دۆستی ئەزیز ئەوەی دەیەوێت نامرد بگۆڕێ لەسەر ئەو کێشای خەریتەی دووڕیس. میرزا مانگوڕی بڕوای وابوو کە سیاست کایەیەکی جوان نییە، بۆیە دوای ئەزمونێکی زۆر وتی سیاست برا بە برا بە کوش دەدا و سەرخۆشیشی لێ دەکات. شەوی 12 مانگی یەکی ساڵی 1980 میرزا مانگوڕی بارگەی لە ژیان دەپێچێتەوە و وەفات دەکات. لە گردی سەیوانی سلێمانی بە خاک دەستپێردێت و ناتوانرێ بۆی ڕەوشی سیاسی ئەو کات وەسیەتەکەی جێبەجێ بکرێت کە لە دەستنووسێکدا وتوێتی حەز دەکەم لە شاری ڕانیە و لە کێوەڕاش بە خاک بسپێردرێم. حوزەیرانی ساڵی 1992 گۆڕەکەی میرزا مانگوڕی لە سەیوانەوە گوازرایەوە بۆ ڕانیە و لە گۆڕستانی گۆڕمریەم لە بەرزایی کێوەڕاش ڕووە و شاری ڕانیە بە خاک سپێردرا و لەوێ بە یەکجاری مەنزڵی کرد.